مامۆستا برادێک لە سۆشیال میدیاوە ڤیدیۆشی بڵاو کردەوە وتی کەنیسەکان ئەکڕێنەوە ئەکرێ بە ناوی مامۆستا خۆیەوە تا چەند ئێمە ڕاستە و قسە چییە بۆس ئەم واللهی لای خۆمان لە کوردەواری ئەڵێ کابرا ناوی نەبوو جا زمانی ئەوە ئەڵێ چوو تێڕیت یعنی چوو پاشەڕۆی کردە ناو کانی گوندە جدێ کەسێک کە ناوی نەبوو ئەچێ پاشەڕۆی کردە ناو کانی دەیە بۆی هەرچی هات ئەوە چێ ئەو کاری کردو خەڵکم پێویستی بە کانیەکەیە ناوی هەیە برادێرە ئاجا ئەخرجە ئەو ناوەی نییە کوژاوەتەوە خەڵک ئەزانێ باید چەندە ئێوە دووبارە خۆی بکاتەوە ڕیفرێش و ئوبدەیت کاتەوە خۆی ئوبدەیت کاتەوە لە من حاڵی بۆی بەڵام خۆی ئوبدەیت کاتەوە لەسەر درۆ دەڵەسە ئێستا کوڕی پاک چارەتی ئەسۆسییشن خۆدرۆنی دامان ناویچ عیبیش پێ ناکەین تو ئەو لینکانی کە ئەو دایناوە لە ئەنتەرنێتە چارەتی بۆ ئەوانەی کە کوردستان گوێیان لەم قسە کوردستان نازان ڕێکخراوی خێرخوازی دوای ئەو مووقیع و ئەو لینکی کە ئەو دایناوە ئەمە وەزارەتی داخلیە هۆم ئۆفیس وەزارەتی ناوەخۆی بریتانیا یعنی خۆشتان لە بەریتانیان ئایا چارەتیەکان بەبێ فلتەری وەزارەتی داخلی تێپەڕەبن ئاگان لە هەموو شارد و واردەکە یاخودنا ئەمە ئەو جار عیبە پیاو لە تەمەنێکی ئاوە ئینسان دایمە بڵێ خوا ئاخرم خێر کات پیاو عیبە سمێڵی هەبێ پیاو بێ ژنی هەبێ منداڵی هەبێ درۆ بکە درۆیەکیش لەسەر سۆسیال میدیا یەبلغ الآفاق پێغەمبەر فەرمی عەلەیهی سڵاو وسەلام لە عەلاماتی ئاخر زەمانە خەڵکێک درۆ ئەکات درۆکەی بۆ بەیانێ گەتە هەم ئەو سەری دنیا ئەو ڕۆی سۆسیال میدیایە کە تۆ ئەڵێی کوڕی پاک ئەم کەنیسانە ئیکرێ بە ناوی خۆیەکە کەسش ناتوانێت بڵێ بۆ بەناوت کردومە پیاو سمێڵی هەیە ئەگەر پیاو خاوەنی قسەی خۆی بوو ئەوە پیاوە خاوەنی قسەی خۆی نەبوو من تەحەدایەکەم دائما تەحەد پێم جوان نییە بە زۆر پڕ بووم لێی عیبە لەو تەمەنە پیاو درۆ بکات ئەوە هەرچی مەحامی هەیە لە بریتانیا تیانگەیەنە من پارەکەی بۆ دەم ئی مەحامی من پارەی مەحامیەکانی بۆ دەم بیگرا با بێن ئەوە چارەتێکە ئاکامەوە چارەتێکە کۆت لە مش لە بەدەستەوەم بۆ یەکەمە وەرە ژوورێ کامە بینایە بە ناو کوڕی پاک نە لەوەش گەڕێ کامە بینایە بە ناوی چارەتێکەی کوڕی پاکش چارەتێک کوڕی پاک بە تەنانیە 6 کەستی لەگەڵایە ئەو جاستەوە دوو لینکی تری داناوە ئەمانە بەس بۆ پارە سپیکردنەوەنە ئەتۆ بۆ خۆتە زانی کەسێک کە شەریکە ئەکاتەوە شەریکە کە کراوە پارە هاتە ژوورت چوە دەرێ حکومەت نازانێ شەریکەیە کراوەتەوە ئەو پارێز حیساب بانک و دێ و دەڕۆ حکومەت نازانێ پاکەرەوە نییە ئەبێ محامی وش دەبێ نییە وەرە چارەتیەکان یەک ئەگە تەماشای کای ئایدیەکە کیسی تێدایە کیت زیانی مناڵ بشتیوە لێرە لە سیستەمی بریتانیا هەر کۆمەنیتیەک هەر کانسڵێک هەر بەلەدیەک نەشاڵی ساڵانەی هەیە ئەو نەشاڵەیە گەر تۆ ئەنجام بدەی کە بەرهەمی هەبێت جا وەرزشی بێ ڕۆشنبیری بێ زانستی بێ هەر شتێک بێتۆ ئەنجامی بدەی ئەو بەلەدیە پارێک ئەدا مقابل بەو نەشاڵەی تۆ ئەو جا برانی شارەزە لەو بارەوتیان ئێوە پێگە و مەکانتان زۆر گەورەیە مەجاڵتان هەیە نەشاڵێکی وا ئەنجام بدەن چ کۆرسی فێربوونی زمانی ئینگلیزی توانن چەند مامۆستایەک بگرن لە مزگەوتەکەدا هۆڵیان بۆ بگن و خەڵکێک کە تازە هاتووە داوای لجوءەکە لە خوێندەوارە پێویستی بە فێربوونی زمانە لای خۆتان بێنن تەسجیلی کەن و کانسڵ یا کۆمۆنی ئێرە پارە ئەدات بۆ مزگەوتەکە نەمانویستووە بین بە ناوی کوڕی پاک چارەتی ئەسۆسییشن چونکە بۆچی مستەقبەل هەموو ئیداری مزگەوت ئەو دێتە سەر چارەتیەکە کە هاتە سەر چارەتیەکە ئەگەر هەڵەیەک ڕوو بدە لەو جۆرە پرۆژانە بەسەر مزگەوتدا نەشکێتەوە چکە مزگەوت ئەمانەتی ئەو مسڵمانانە لە ملی ئێمە پێت لێ برا و هەروەها هەنگاویشمان نەهاوێشت چکە پێویستی بە فلتەری تری قانونی هەبوو بۆیە بە محامیمان وتووە کاکە سڕیکە سڕ کراوە ئەوەتە لە ئەنتەرنێتە ئەو هەزار کۆمپانیای دیکەی کە دروست کراوە کە دروست کراوە سڕ کراوە ئەمە یەک ئەوەی کوڕی پاک LTDش ئەویش کۆمپانیایەکی ترە مسلمانان لە بریتانیا ئەزانن ئێمە وەجبەمان بردووە بۆ عومرە کە بردومانە بۆ عومرە بۆی چارەتی بەکار نێنین هەروەک عەرزم کردی چارەتی مزگەوتەکە مستەقبەل ئوموری مزگەوت دێتۆ ناو چارەتیەکە چکە هەتا ئێستا چارەتیەکە مزگەوتش بەناوی چارەتێنی بەناوی ستۆک کۆنترێنە بەناوی چارەتەکەی ستۆک کۆنترێنە
ئەو جار مستقبل کە دێت بەنای ئەو چارەتیە بۆی ئەگەر غەڵەتێک ڕوو بدا لە کاتی ئەو خەڵکانە کە ئەبین بۆ عومرە لای بەڕێزت معلومە کە ئامێ بۆ عومرە شتێکمان دەستکە بێنێنە بۆ مزگەوتەکە ئەگەر شتێک مێنێتەوە کۆمپانیایەکمان کردوتە بەنای کوڕی پاک LTD ئەو کوڕی پاک LTD ئەگە تەماشا بکەیت لە ئینتەرنێتە 3 ساڵ پێش ئێستا و کۆمپانیا کراوەتەوە برایەک کردوبیەوە بە ناوی خۆی قبوڵم نەکردووە ئیش پێ بکات لێ نەگەڕ وتی نایمنە بۆ بەکاردێنی برا لێ نەگەڕاوم لێمان ساندۆتەوە ئەو جای بە ناوی خۆمان کردوتەوە بۆی بتوانێت خەڵکێک ئەبین یەک بەڕەشنیان بین لە حکومەت معلوم بێ خەڵکمان بردو بۆ عومرە ئەگەر تاکسێک شتێکشە بیدەین بە حکومەتەکە و هەروەها شتێکش بێنێتەوە بیکردن ناو مزگەوتەکە ئایا شتێکم کردووە بۆ پارە سپیکردنەوە ئایا شتێکم کردووە مخالفەی شەرع بێ بەکارهێنانی پێگە بێ بۆرە مامۆستا چەند ساڵە دەروی وڵاتیت چەند ساڵ من لە 98 هاتم دەرچوون نەبووە گەڕاومەتەوە لە 2000 گەڕاومەتەوە ئێستا کە ئەگەر لە 98ەوە حیساب بکەم 27 ساڵە ئەگەر لە 2000 حیساب بکەم من 25 کەتە ساڵە هەر لە 2000 حیساب باشە 25 ساڵ لە ئەوروپا تۆراوە دانیشتویش ناکە یا رەمزگەوت بڕۆ بەڕێوە وەڵای جاخۆ لە دیبێتەکەی کە لە دیبێتەکەی ئەو ملحیدانەی سویدە بینیتان وەڕقیەکەم هێنایە دەرەوە ئاوام لێکردە وەرەقە چ بوو هێنامە دەرەوە دوای 11 ساڵ کە سویدم جێهێڵاوە چوومەتە حکوومەتە داوام لێ کردووە تۆزێک بە مەلەفی من دابڕون بزانە قەرداری حکوومەتم پارەم دزیوە لە حکوومەت نەم دزیوە چونکە دیعایەوان بڵاو کردێن کوڕی پاک بۆیە سویدی جێهێڵاوە چەند ملیۆنێک کڕۆنی دزیوە گوێت لێە لای سوید ئەو شتانە بۆ چ لە بانک پارەت وەرەگە چەند ملیۆنێک ئەو قمارم پێکرد ئەو دۆڕاندم ئیتر قەرزاری بانقەوی مانگانە شتێکت ئەدا یا سیارەی هێناوە خستەنەوە فرۆشتوێتی و پارەکە نادا جێهێڵاوە بەڵام ئایا من وام کردووە یا خودنا وتم مامە لەفی خۆم تۆ ڕۆشتە سوید داوای ئەستۆپاکی خۆت کرد چوومە حکوومەتە چوومە ئاکاسە ئەوانە زانەوانی کە سوید ئاکاسە چی وەرەقەی خۆمێناوەتە دەرەوە ئەو قازانشم لەو ملحیدانە کرد 4700 کڕۆنم لای حکومەت مابوو 4700 کڕۆنی من لای حکومەت مابوو 11 ساڵی شەوم جێهێڵاوە کە من جێمێڵە پارەم لای حکومەتی سوید بووە من 13-14 ساڵ لە سوید بووم 13 ساڵ 14 ساڵ تۆ لێ ئیشت کردووە ئیشم کردووە ڕۆژ لە سوسیال نەبوومە هەر لەو کاتێک کە حکومەت یانی لەو کاتێک کە ژنم هێناوە لەوێ خامەم وەرگرت و من ئیشی سپیم کردو هەرچی پێویست ناکە من باسی خۆم کومەتی خۆم بکەم ئیشم دوو ئیشم کردووە ئەوانەی کە لە سویدن لە زەمەنی من کە لەوێ بوومە کە 2013 جێهێڵاوە بۆ 15 ئەو کاتە کەسێک 230,000 هەبوایە ئینکۆمست ئەوە فولە من 440,000 ئینکۆمستم بووە ئەبێ خەڵکە کە بزانێ ئەمن چەند پارەم دەستکەوتۆ لە لەسەر ئەساسی چی ئەو برادرە لە سۆشیال میدیا بڵاوی کردەوەتی زانین مامۆستا بۆچی سویدی جێهێڵاوە و من نازانم کێسی چیمە بۆ لە سوید ئەگەر سویدم جێهێڵاوە کاکێکیان من کە لە دیبێتەکە چوم داوای نوێکردنەوەی جنسیەشم کرد جنسیەکان بۆ نوێکردمە بۆ نارمە لەندەن چوم لە لەندەن وانم گرتوێ ئەگەر شتێکم لەسەر وایە قانون ئەی گرتم ئەگەر مخالفەیەکم هەبوایە قانون ڕایە گرتم پێم سەیرە من کابرایەکی مجانەسی سویدیمە بڕۆ کاکەش کێسێکت هەیە تەقدیم کە یعنی عیبە درۆ ئەکەی سویدم جوو بۆ جێهێڵاوە بۆ پارێ کەسم خواردووە ماسەڵەم شارەیە لە بێرمینگام یا لە هەر شارێکی بەرتانیا خانوو هەیە کڕیبێتەوە بۆ خۆت بۆ کوڕەکانت ئەوانش خانویان کڕیبێتەوە کۆمپانیان کڕیبێ وەڵی من ئەوەندە ئەڵێم هەر کەسێک کە ئێستا منە بینێ زانی کۆریتێکی مریشکش بە ناوی منە گردنی بابیشی ئازابێ بۆ خۆی بەڵام لە کوردستان 25 ساڵ ئەمە خۆم لە کوردستان بڵێم چیمەیە بۆی پارتی چێ دەست بەسەداویان یەکێتی من هیچم نییە هەرچیەشم بێت ئی خۆم نیە لەوێنەم بۆ چیمە دوای من ئەوێم جێنە هێڵاوە باش شتێکتان پێ بڵێم مستەقبەل هەموو ئیدارەی مزگەوت ئۆدێتە سەر چارەتێکات کە هاتە سەر چارەتێکە ئەگەر هەڵەیەک ڕوو بدە لەو جۆرە پرۆژانە بەسەر مزگەوتدا نەشکێتەوە چکە مزگەوت ئەمانەتی ئەو مسڵمانانە لەملی ئێمە پێدێمرە و هەروەها هەنگاویشمان نەهاوێت چکە پێویستی بە فلتەری تری قانونی هەبوو بۆیە بە مەحامیمان وتووە کاکە سڕی کە سڕ کراوە ئەوەتە لە ئەنتەرنێتە کۆمپانیایی کە دروست کراوە کە دروست کراوە سڕ کراوە ئەوەی کوڕی پاک LTDش ئەویش کۆمپانیایەکی ترە مسڵمانان لە بریتانیا ئەزانن ئێمە وەجبەمان بردووە بۆ عومرە کە بردومانە بۆ عومرە بۆی چارەتی بەکار نێنین هەروەک عەرزم کردی چارەتی مزگەوتەکە مستەقبەل
ئوموری مزگەوت ناو چارەتێکە حتا ئێستا چارەتێکە مزگەوتش بەناو چارەتێنی بەناوی ستۆک کۆنترێنە بەناوی چارەتەکەی ستۆک کۆنترێنە ئەوجار مستەقبل کە دێت بەناوی ئەو چارەتێ بۆی ئەگەر غەڵەتێک ڕوو بدا لە کاتی ئەو خەڵکانە کە ئەبەین بۆ عومرە لای بەڕێزت معلومە کە ئەمە بۆ عومرە شتێکمان دەستکرێ بێنینەوە بۆ مزگەوتەکە ئەگەر شتێک مێنێتەوە کۆمپانیایەکمان کردوتەوە بەناوی کوڕیپاک LTD ئەو کوڕیپاک LTD ئەگە تەماشا بکەین لە ئەنتەرنێتە 3 ساڵ پێش ئێستا و کۆمپانیا کراوەتەوە برایەک کردوویەوە بەناوی خۆی قبوڵم نەکردووە ئیش پێ بکات لێ نەگەڕوتە نایم لە بۆ بەکاردێنی برا لێ نەگەڕاوم لێمان ساندۆتەوە ئەو جای بەناوی خۆمان کردوتەوە بۆی بتوانێت خەڵکێک ئەبین یەک بەڕەشنیان بین لە حکومەت معلوم بێ خەڵکمان بردو بۆ عومرە ئەگەر تاکسێک شتێکشە بیدەین بە حکومەتەکە و هەروەها شتێکش بێنێتەوە بیکردو ناو مزگەوتەکە ئایا شتێکم کردووە بۆ پارەسپیکردنەوە ئایا شتێکم کردووە مخالفەی شەرع بێ بەکارهێنانی پێگە بێ چەند ساڵە من لە 98 هاتم دەرچوون نەبووە گەڕامەتەوە لە 2000 گەڕامەتەوە ئێستا کرد ئەگەر 98ەوە حیساب بکەم 27 ساڵ ئەگەر 2000 حیساب بکەم من 25 کەتە ساڵ هەر لە 2000 حیساب باشە 25 ساڵ لە ئەوروپا تۆراوە دانیشتویش ناکرێت لە مزگەوت بەرەوە بەڕێوە وەڵای جاخۆ لە دیبێتەکەی کە لە دیبێتەکەی ئەو ملحیدانەی سویدا بینتان وەرەقەیەکم هێنایە دەرەوە ئەوان لێکردنەوە وەرەقە چی بوو هێنامە دەرەوە دوای 11 ساڵ کە سویدم جێهێڵاوە چوومەتە حکوومەتە داوام لێ کردووە تۆزێک بە مەلەفی من دابڕون بزانە قەرداری حکوومەتم پارەم دزیوە لە حکوومەت نەمدزیوە چونکە دیعایە وام بڵاو کردم کوڕی پاک بۆیە سویدی جێهێڵاوە چەند ملیۆنێک کڕۆنی دزیوە لەبێ لای سوید ئەو شتانە بۆ چونکە بانک پارەت وەرەگە چەند ملیۆنێک ئەو قومارم پێ کرد ئەو دۆڕاندم ئیتر قەرزاری بانقەوی مانگانە شتێکت ئەدا یا سیارەی هێناوە ئێستانەوە فرۆشتوێتی و پارەکە جێهێڵاوە بەڵام ئایا من وام کردووە یاخودنا وتمامە لەپی خۆم تۆ ڕۆژتە سوید داوای ئەستۆپاکی خۆ دەکرد چوومە حکوومەتە چوومە ئاکاسە ئەوانە زانەوانی کە سوید ئاکاسە چی وەرەقەی خۆم هێناوەتە دەرەوە ئەو قازانشم لەو ملحیدانە کرد 4700 کڕۆنم لای حکوومەت مابوو 4700 کڕۆنی من لای حکوومەت مابوو 11 ساڵی شرم جێهێڵاوە کە من جێمێڵا پارەم لای حکوومەتی سوید من 13-14 ساڵ لە سوید بووم 13 ساڵ 4 ساڵ تۆ لێ ئیشت کردووە ئیشم کردووە ڕۆژ لەستی سۆسیال نەبووم هەر لەو کاتێک کە حکوومەت یانی لەو کاتێک کە ژنمی هێناوە لەوێ قامم وەرگرتو من ئیشی سپیم کرد هەرچی پێویست ناکە من باسی خۆم حکوومەتی خۆم بکەم ئیشم دوو ئیشم کردووە ئەوانەی کە لە سویدن لە زەمەنی من کە لەوێ بوومە کە 2013 جێهێڵاوە بۆ 15 ئەو کاتە کەسێک 230,000 هەبوایە ئینکۆمست ئەوە فولە من 440,000 ئینکۆمستم بووە ئەبێ خەڵکە کە بزانین ئەمن چەند پارەم دەستکەوتووە لەسەر ئەساسی چی ئەو برادرە لە سۆشیال میدیا وڵاوی کردەوەی ئەزانین مامۆستا بۆچی سویدی جێهێڵاوە من نازانم کێسی چمە بە لە سوید ئەگەر سویدم جێهێڵاوە کاتی گیان من کە لە دیبێتەکە چوون داوای نوێکردنەوەی جنسیەشم کرد جنسیەکان بۆ نوێکردمە بۆ نارمە لەندەن چون لە لەندەن وەرم گرتوێ ئەگەر شتێکم لەسەر وایە قانون ئەیگرتم ئەگەر مخالفەیەکم هەبوایە قانون ڕایەگرتم پێم سەیرە من کابرایەکی مجەنەسی سویدیمە بڕۆ کاکەش کێسێکت هەیە تەقدیم کە یعنی عیبە درۆ ئەکەی سویدم چوو بۆ جێهێڵاوە بۆ پاری کەسم خوارد بووێ ماسەڵەم شارەیە لە بێرمینگام یا لە هەر شارێکی ئەو بەرتانیا خانوو هەیە کڕێتەوە بۆ کوڕەکانت ئەوانش خانیان کڕێتەوە کۆمپانیان کڕێت وەڵڵاهی من ئەوەندە ئەڵێ هەر کەسێک کە ئێستا من نەبینێ زانی کۆریتێکی مریشکش بە ناوی منە گردنی بابیشی ئازادێ بۆ خۆی بەڵام لە کوردستان 25 ساڵ خۆم لە کوردستان بڵێم چینەیە بۆی پارتی چێ دەست سەداویانی کردی من هیچم هەرچیەشم بێت ئی خۆم لێ دەوێنم بۆچی وای من ئەوم جێنە هێڵاوە با شتێکتان پێ بڵێم لە هاوینە هەوارگەی جوندیان من خەڵکێکم خۆ لە مەریخ نهاتوم لە هاوینە هەوارگەی جوندیان پشتی خۆت کە ئاوەکە تەماشای ئەو بەری ئاوەکە بکە ئەو بەری ڕووبارەکە ڕووبار کە هاوینەوەی جوندیا پشتت کردەکانیەکە لەو بەر ڕووبارێک هەیە لە ڕووبار بپەڕۆ ئەو بەر دەواجنێکی گەورە هەیە لە جادەی ڕئیسی بۆ دەواجین بۆ ڕووبارەکەەوە هەمووی مولکی من بووە فرۆشتووە ئەوە گەنم فرۆش بسا 2 ملیۆن دۆلارەکە من خاوەنی ئەو ملک و مارێ ئەو منتیقەمە خۆ من لە چۆلەوانی نهاتووم لە چۆلەوانی نهاتووم لە من حاضی بووی بەڵام لەوە گەڕێ هەر کەسێک
كادعاء أو كل خار كل فار خانوي هي لا أو فار دكاني شيء هي تحداك تحدى وسوسة من تحداك أنت شو تحداك من كبو بيسلم ولا بيسلم بقانون بشاهد حنا بيسلم بيسلم وعد يبيعهم كان شاهد من باب أوبي بلا كنيتا ويا كنات واني بيسلم كنيتا فاقل الشيء لا يحكي حوالي رب العالمين شو كان زين تقول صرف واقصا فيها جد ليه منش كيسكريتو حوالي أو الله أكم جد ليه أو جاء خو حقكم بكت توا تحويل داد جاي دنيا بناكم أو يكلا هولندا وقصيكتوام تحويل داد جاي دنيا كم بس هل يقولون بوداد جاي قيامة داوا لو الله أكم كنسان أو الله أو البابن كدور يدي قوى دفع على كردقاء لا وكا عيب بياو لو تمنا دروكا أو تحدام باش ما وصلتوا السياسيين بارتيين شتينا وراني نحزب الإسلامي واشكال زبينين أو كالك سياسته لو اشتغل زيادة الرخناقية والنسيوة وانا بو هذا سر أمر غور شقيته بو أو دليل السر حتى موضوع قد شيء بو ما نبزاني من أقام له شيء من أقام له شيء أما من أقام له شيء دي بيتا زور كسي شاراوة زور شمشمة كير كذا أشكال تحريك كان خويان دال دابو كرونا كاي هات نار حد بون هات ندرو كشبون أما يك بلو دال دراوانه جد نبلا أجرنا من كسيكي سياسيين سربيت حزب بارتدانة كونيم تنها بانجواز ودعوي منوية تو كردي باج قري دايكي كردنا سوته والنكري تسوت مني ايديولوجيتي عيد زيدا لحد شوار بارتي كردستانه قالت بمشاعر فكري يدني هاجر الاخوي خوتو ديني خوتو دايكو باو كدبه اغاش نتوكي خود به من بيان من بس اوايا يدني ولا تو كدي بلاماري من ادي قصب من علي شتم بودرستكي بختار بوكي كنيتا وياك كنات واني بيسمش كنيتا فاقد الشيء لا يعطي حوالي رب العالمين تك شكون زانم تولى سرخوا اقسم بالله جد ليه منش كيسكيتو حوالي او الله اكم جد ليه او جاء خو حقكم بكت توا تحويل داد جاي دنياتناكم او يكلا هولندا وقصيكتوام تحويل داد جاي دنياكم بس هل يقرن بو داد جاي قيامه داوا لو الله اكم كلسر او الله او بمن كردوه قال لي قوا دفاع على كردقا لا وكا عيب بياو لو تمنا دروبكا او تحدام كرت باش ما وصلتونا السياسيين بارتيين كتينا قراني حزب الاسلامي واش كازبينين او كالك سياسته لو اشتغل زيادة الرخناقية وانوسيوته انا بو هذا سر امر رور شكيتو بو او دليل السر او دليل السر حتى موضوع قد شي بو ما نبزانين من اقام له هيك شيء من اقام له هيك شيء اما من اقام له هيك شيء دواي او دي بيتا زور كسي شاراوه زور شمشمه كيركه لاشكوت تاريخ كان خويان دال دابو كرونا كاي هات نار حد بون هات ندرو كشبون اما يك لو دال دراوانه جد لبره اجرنا من كسيكي سياسيين سربيت حزب بارتولاني كونيم تنها بانجواز ودعوي منويه تو كردي باج قري دايكي كردنا سوته والنكري تسوت مني ايديولوجيتي عيد زيدا لحد شوار بارتي كردستانه قالت بمشاعر اكري يد لي اقل لاخواي خوتو ديني خوتو دايكو باو كدبه اغاش لنا توكي خود به من بيامي من بس اوايا جد لي ولا تو كدي بلاماري من ادي قسب من علي شتم بودرستكي بختان بوكي او الدليل لسرد حتى او موارد سياسانش كباسكي تنها نان بي خواردنو خو بي ناودار كردنه ومن ليرش بيامك جين بمو جنجاني كلا بريطانيا لا اوروبا لا هرشونيكا جنجيكي زور هبوا وتيتي مامستا بيغرم واوايلياكم خلق يتورب ولا سلوي كوا بما كردو خلق ايمانات نزيكوا تلقلاو توربونو من لا بو مسلمانان اللهم هيج كسك لسر منا لقول كالتر بو كابرانالي اوي لقول كالتر بو كابراي بوليت بيشي بين لشونيكا من عاجز كردو قال لي او كابرايه ادعاء خوي كرد با ادعاء خوي بالسلمان ني سلمان دروزنو كذابه او كوتويت شي حميد روي او بياوي جير وعقل وبياوي جبي يلا دروز الناقر هر اوندا لكشتن بو او شاتره
چونکە زۆر کەسێ باشی تۆ دیبێتی کرد لەگەڕەوە ملحیدە ئاوا بێئەدەبی کرد چۆن تەحملتان کرد ئێمە نەمانویستە خەڵک بکوژین خەڵک ناکوژین ئێمە ئەمانەیە فکر بکوژین فکر شوي خلق كوجا بيت السمبول اما فكر كما خلقي في مال ويرانا به اما فكره كمان كشت جود برا جاء او انسانه كدرويتي وا لسوشيال ميديا كشف بسري وناتواني بيسلمني والله مردن باش والله جير خاك بو باشتره جا بيوسنان كس للسرمنه اخوي لي تربك يعني لشوينك بيني تان تهديدي بكن هل كسي كشبيك من بريء ملي خلقك الزور هبو تي ما وصل لي قبلنا توش قبل كما قبلناك ناكاك جيان للسرمنه كستا خو بياو خراب مك شو خلقك بليون ري خلقك كاك من بامامي خوانا زان من خوان ببرابط شوكي هميانا زانم اوان من بامامي خوا زانم بۆ مەشاعری خەڵک بریندارەکە مامۆستا بوورە پێشەوەی کە ئەو قسە بکات یا ئەم باسانە بروژێنێت تۆ چی دووە ئەوە نیگەران بوو وتی مامۆستا قسەی لەسەر کرد بەو قورئانانەی کە لە پشتی بنی تۆیە نەباسم کردووە نەناوم هێناوە قێزم دێ باسی کەسێکی وا بکەم کە درۆ دڵە ساکە ئەخەی ئێستا گوێ لەم قسانە بێت و زۆریش پێی ناڕەحەتە بێ بۆ قێز پێی ناڕەحەت قێزەوە کات درۆ بکە قێزەوە نییە ئێستا درۆزت قێزەوە نەیاخودنا لەناو پیاوە درۆزت قێزەوە نەیاخودنا ئەگەر نەی سەلمان کوڕی پاک ئەو مزگەوتانەی بەناوە قێزەوەنە بۆ شتەکان وەکو خۆنەڵێن بۆ پێنووس لەسەر خاڵە داننی پیاو عیبە پیاو بۆ پیاو کەمایەتی قێزەوەنایەتە درۆ بکە تۆ باسی سیاسی و سەرۆکی کورد و حزب و کوردستان و تۆ بوویتە چی بوویت بە حیساب تۆ سمبولێکی خەڵک ئاراستاکەی خەڵک بە درۆ ئاراستاکەی هەر عیبە بتڵێ و چاترە وەرە بیر سەلمێنە کوڕی پاک کۆریت یەک کۆریت ئێمە کۆریت شوێنی مریشکەڵێن ئێوە چی پێڵێن بەڵێ هەرەوەیە کۆڵیتە کۆڵیت کولانە کولانەیەکی مریشکم بەناو بێت وەرە بیسەلمێنە وەرە بیسەلمێنە لێرە لە سوید دوکانێ شتێ وەرە بیسەلمێنە وەرە بیسێن با بڵێم کاکە من داوای لێبوردنەکەم من قێزەوەنم ئەو کاتێ بەس هەتا نەیسەلمێنێ وەڵڵاهی قێزەوەنە جا تو ڕابێت تۆ نابی کەیفی خۆتی من ناوم نێناوە خۆی هاتێ خۆی کردتۆ مەوزوع ئەوە سوێنی بۆ خەم نایناسم لەو مەوزوعەیە گە نایناسم لە لەندەن مۆ تەلەفۆنی بۆ کردمەوە زۆر دەستخۆشی لێ کردمەوە و دێم هەردێمە لات و سەردان دەکەم و ئەو لە پڕێکە ئەوەندە بینی ڕشایەوە دیارە زۆر پڕکراوە کە تو ناکرێت تۆ ڕۆشنبیرێکی خەڵک ئاراستەکەی چۆن ئاوا بە پڕکردنی خەڵکا لە خەڵەتەی تەلەفۆن بۆ کردبە تەلەفۆن بۆ ئەو برای لەندەن کردبە کە خۆی ئەزانێت چێ بۆ ئەو برای گلاسگۆ بکردا کە خۆی ئەزانێت چێ بۆ ئەو ڕۆشنبیر و نووسەرەی ستۆک ئۆنترێن ئەو برایە کەسێکی محتەرەمە کە ڕەفیقی خۆیەتی جانی بە جانی بۆی بکرد باش نووسەر و ڕۆشنبیرە ئەوان ئەزان لە نزیکۆ منیان دیوە پێش ئەوەی تۆ بێی خەڵک ئاراستەکەی بەس ئەوە تعبیل لە ئەو غلە ئەو حقدە ئەو حەسەدەی کە لەناو ناخیا هەبوو ڕژاندی با من دژمنایەت لەگەڵ تۆ ناتناسم کاکدەگیان گوێ لێ من ناتناسم تو کابراایکی پێنج جوێنی بەڵێ من خوارزام هەنێخ پێنج جوێنینە بەڵام معنی ئەوە نییە تۆ ئەدەبی بکەی بەرامبەر بە منە پێش ئەو قسانە هیچ قسەکانەوە سەلمێنێکەوە هیچ شتێکتان بە یەکەوە نەبووە بگرە لەو چی مەرحەبایەکشتان بووە مەرحەبای کردم وتی بێمە بریتان دێم سەردان دەکەم دەستخۆشی و مامۆستا و مامۆستاکاری کەواتە ئەمە لەسەر شتێک نییە بڵێ شتێکی کۆنە و ئەمە لەسەر ئەبەدەن ناوەڵڵا وتوێتی وەڵات جوابیم نەداوەتەوە وەڵڵا جوابی ئەوم نەداوەتەوە خەڵک پرسیارە کە مامۆستا تۆ بە چێژی درۆ قیزەونە درۆ قێزەوەنە بەڵێ قێزەوەنی درۆ قێزەوەن پیاو سمێڵی هەیە ژنی هەیە ماڵی هەیە عیبە قسە بۆ خەڵکەکە لەو قورئانە وەیل للمکذبین دۆزەخ بۆ درۆزن بە پێغەمبەریان فەرموو مسلمان زیناکە بڵێ قەتلەکە بڵێ هەموو گوناه وتیان درۆ گوتی نەخێ مسلمان درۆ ناکە چوە درۆ لە کەسایەتیت ئەدا لە کۆتایی بەرنامەکەی هەینە شتێکی زیاد دەبێت زیادیکەوە وەڵڵاهی زیادەوەیە داواکارم لە ئەڵڵا خوا هیدایەتمان بدات و ئەو مسلمانانەی کە ئێمە ئەبینن سار مەبنەوە بە پڕۆ و پاگەندەی ئەو خەڵکانە من مەوجودم شتێکتان بیست وەرە کاکە بڵێ مامۆستا شتێکی وامان بیست تۆ وایە ئەوانیە بەس من بۆم ناکرێ من هەر کەسێک لە تیکتۆکا بڵێ مامۆستا تۆ بە چێژی چزانەوە کریچێ و لە چێ دانیشتووە تۆ چێ مەحاسبێ منەکەی تۆ بە چێژی وەرێرە پێتەڵێن بە چێژیم گوێت لێ برا من عایلەیەکم حەوت نەفەرم کاکە گیان کوڕەکانی من گەیشتنە GCC حتا کوڕەکەم لە ناو کوردەکان لە براتفۆردە یەکەم دەرەجە هێناوە وازن لە خوێندن هێناوە وتیان بە پارەی مزگەوتا کوڕەکەی لە های لایڤی جامیعەکان ئاژیە ئەی
ئەی لە خوا ناترسێ ئەو قەرزێک نەبی دەیتەوە حوالی ڕەب العالەمین دەکەم کوڕەکانی من تۆ بینیوتن نەخێر لە زانکۆیانی لە زانکۆن نەخێر ئەوە لێرە نی لام نەخوێنن لە زانکۆی میحرابی لە زانکۆی میحرابی مزگەوتەکەنە حافظ قورئانن ئەوە خەریکە قورئانەکە حەفزەکەن و ئیمامی ئەو خەڵکەنە پێش نوێژی عیشا و مەغریب ئەوانە بۆ خەڵکانە ئەکەن سپتێمبەرش بە چقڵی چاوی ئەو دژمنانە نێرم بۆ ئەزهەرە 4 ساڵ ئەبێ لە ئەزهەر نێنەوە حتا وەکو شەهادەی ئەزهەرش تاو نەکەن نانێنەوە ئەبێ کورد ئیمامی هەبێ گوێت لێ برا جا بۆیە ئەڵێم خانوم نییە ئەو خانووی من تێیدامە هیچ کوردێک لە بریتانیا ئامادە نییە تەحمل بکە لەو خانوەدا بژێ ئەوش لەبەر ئەوەی دراوسێ مزگەوتم وە کرێکەی بۆ مزگەوت بگەڕێتەوە لە بۆ علمیشت ئەو پارەی کە لە مزگەوت وەرەگرم هاتوومەتەوە ناو خانی مزگەوت بە خاڵقی شەو و ڕۆژ پارەی مزگەوت ئەدەمەوە کرێی مزگەوت بۆی ئەمن هیچ پارێک لە مزگەوت هەڵ نەگرم ئەو معاشمە زۆر سپاس بۆ جەناب ئەخوانێ ڕازی زۆر سپاس بۆ سەربەرزی کارم دەستان خۆش بێت.